ڕاستی و نەریتەکان لە کاتی دروستکردنی هەندێک نەریتدا سەرەتا دەبێت دڵنیا بین لەوەی ئەو نەریتانە کۆکن لەگەڵ حەقی خوددا لە کتێبی پیرۆزدایان نە. فەریسیەکان چەندی جار ئەم بنەمایان شکاندووە ئیسا باسی ئەم بابەتەی کردووە. ئەوەی ڕوویدا پێشەوە ئاینیەکان هەندێک نەریتیان دانێنا کە ویستی خودای پشتگوێ دەخست. لەگەڵ ئەوەشدا بەردەوام بوون لە بڵاوکردنەوەی ئەو نەریتانە وەک ئەوەی کە ویستی خوددا بێت. بۆ نمونە مووقفێکەیە کاتێک پێشەوە ئاینیەکان پرسیارێک لە عیسا دەکەن، با لەم پرسیارە بڕوانین کە ئینجیلی مەرقۆس بەشی 7 ئایەتی 5 دەڵێت فەریسی مامۆستایانی تەورات لە عیسایان پرسی بۆچی قوتابیەکانت لەسەر نەریتی پیران ناڕۆن و دەست بە دەستی پیزنان دەخۆن. ئەوەی ڕوودا ئەوە بوو کە قوتابیەکان بەنێو کێڵگەکەدا دەڕۆشن و بەردەوام بەرووبوومیان لێ دەکردەوە. دوای نیوەڕۆکە دانیشتن بیخۆن بە پێی پێویست دەستیان نەشۆردبوو. دەبێت لەم خاڵە تێبگەین کە جیاوازی هەیە لە نێوان دەست شۆردن بۆ نان خواردن لەگەڵ دەشۆردن وەک نەریتێک وە پاکبوونەوە. ئەم نەریتە دەڵێت کە گەر ئەم کارە نەکەیت ئەوە تۆ ڕاستپاردەی خودات پشتگوێ خستووە. سەرەڕای ئەوە لە پەیمانی کۆندا هیچ شتێکمان نییە بەڕوونی پاڵپشتیان بۆ چوونە بکات. بەڵامی دی هەر جۆنێک بێت وەک نەریتێک هاتوتە پێشەوە. مامۆستایانی تەورات و فەریسیەکان ویستی خودایان پشتگوێ خستووە لە ڕێگای داهێنانی نەریتکەلێکی کە زۆر دوور بوو لە ڕاستپاردە و ویستی خودداون. ئەیسا وەڵامیان دەداتەوە و ڕوونکردنەوەیەکی باشیان بۆ دەکات لە بەشی 6 لە ئاەتەکانی 7 ئەویش پێی فەرموون کە ئیشای پێغەمبەر سەبارەت بە ئێوەی دووڕوو پێشبینی کردبوو وەک نووسراوە ئەم گەلە هەر بەدەم ڕێزم لێ دەگرن بەڵام دڵیان لێم دوورە چ وەڵامدانەوەکی سەیر. مەبەستی ئەوەیە کە ئەوان قسە دەکەن بەڵام دڵەکانیان پێچەوانی قسەکانیانە. بەردەوام دەبێت و دەفەرمێت بە خۆڕایی دەمپەرستن. تەنها ڕاستپاردەی مرۆڤانە فێری خەڵک دەکەن. ڕوونکردنەوەی زیاتر دەدات و دەفەرمێت ئێوە ڕاستپاردەی خۆتان پشتگوێ خستووە و دەستان بە نەریتی مرۆڤەوە گرتووە. دیسان پێی دەفەرمێ پاش ڕاستپاردەی خوددا ڕەت دەکەنەوە بۆ ئەوەی پارێزگاری لە نەریتی خۆتان بکەن. بەردەوام دەبینین ئەم ڕوونکردنەوەیە بە یەکەیەکی بەهێز پشت دەسوور دەکات و بە ئینجیل ئیدانەیان دەکات. بەڵام ئێوە دەڵێن ئەگەر یەکێک لە دایک یان باوکی بڵێت ئەوەی لە منەوە سوودت لێی وەرگرت دەیکەمە قوربانی کە دیارە بۆ خوددا. واتە قوربانی یان شتێکی دیکە کە پێشکەشی خوددا دەکرێت. ئیتر نایەڵن هیچ شتێک بۆ دایک و باوکیان بکرێن. نەریتەکە کە لە یەکتری وەردەگرن لە سەڵاتی ڕاستپاردەی خوددا ڕەت دەکاتەوە زۆر شتی دیکە وەک ئەمە دەکەن. ڕاستپاردەی خوددا ئەمەیە چاکە لەگەڵ دایک و باوکتان بکەن. بەڵام مامۆستایانی تەورات و فەریسیەکان چیان کرد؟ بە پیاوە دەوڵەمەندەکانیان پسپاردە بوو ئەوانەی دەیانویست هاوکاری بۆ پەرزگا بنێر. فەریسیەکان پێیان وتبوون کە ئێوە دەتوانن ئەو پارەیە بۆ خۆتان هەڵبگرن هەرەوەندە بڵێن کە ئەم پارەیە بۆ خزمەتی خوددایە و هیچی دیکە مەکەن. واتە ئەو کەسە دەتوانێت پارەکە بۆ خۆی هەڵبگرێت تەنانەت ناچاریش نییە گرنگی بە دایک و باوکی بدات. ئەوە نەریتە تا ئەم ڕادەیەکە چەندێک خراپ بووە. ئەیسا بەرامبەریان وەستاوەتەوە هەر بۆیە بەناو لە خۆی دووری خستوونەتەوە. ئەیسا بەو پرچی ئەو نەریتانەی داوەتەوە کە ویستێتی خوددایان پشتگوێ بخن. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە چۆن دەتوانین دڵنیا ببینەوە لە نەریتێکە لەگەڵ حەقیقەتەکانی نێو کتێبی پیرۆز ناگونجێت. وەک پێشنیارێک گۆرن با قسە لەسەر ئەم بابەتە بکەین. یەکەم ئێمە دەبێت جیاوازی بکەین لە نێوان نەریت و لە نێوان ڕاستیدا. نەریت شتێکی هەڵە نییە و دەکرێت جێبەجێکردنی کردارێکی ڕاستی نێو کتێبی پیرۆز بێت. بەڵام هێشتا دەبێت ئێمە جیاکاری بکەین لە نێوان ئەرکەکەی و شێوەکەی. حەق ئەرکەکەیە و ڕێگاکەش شێوەکەیەتی. ڕاستیەکە ئەوەیە نەریت ڕەها نییە بەڵکو حەق ڕەهایە. نەریت تەنها ڕێگایە کە بۆ جێبەجێکردنی حەق. ئێمە دەبێت ئەم جیاوازیە بزانین و پێویستین دڵنیا ببینەوەکە ئەرکی ئێمەیە بە پێی کتێبی پیرۆز گەیاندنی ناوەرۆکی نووسراوەکان ئەو ڕێگا و شێوازانش کە دەیگرینە بەر بۆ خزمەتی و ئامانجا سەر بە کتێبی پیرۆز بێ. فەریسیەکان لە هەردوو بابەتەکەدا شکستیان هێنا. واتە ئەرکەکانیان بوونە غەیرە ئەنجیلی. مەبەستمەوەیە ئەوەی ئەوان دەیان کرد لە ئینجیلدا باز نەکرابوو و ئەو شێوازش کە بەکاریان دەهێنا پاڵپشتی ئەرکە ناپیرۆزەکانیانی دەکرد. لێرەدا عیسا بەرپەرچی دۆخێکی قورس دەداتەوە. لە ڕاستیدا بە درێژایی مێژووی کەنیسا کۆمەڵێک نەریتی بڵاو کراونەتەوەکە بەڵام پێچەوانەی حەق و نووسراوەکان بوون. لە کاتێکدا وەک ڕاستیەکی نێو کتێبی پیرۆز خراونەتە ڕوو. پۆلیسی نێردراو بە هەمان شێوە بەرپەرچی ئەم بابەتەی داوەتەوە. یەکەم تیمۆساوس نووسیوێتی لەوێدا کە ڕستێکی زۆر بەهێز دەڵێت ڕەنگە تاکە ڕستە بێت باسی ئەم بابەتەی کردبێت لە مێژووی کەنیسەدا. لە یەکەم تیمۆساوس بەشی 4 لە ئاەتی 1 تا ئاەتی 5 پۆلیس دەفەرمێت ڕۆح بەڕاشکاوی دەفەرموێت کە لە کۆتایی ڕۆژگاردا
هەندێک کەس لە باوەڕەکە هەڵدەگەڕێنەوە بە دوای ڕۆحی چەواشە و فێرکردنەکانی ڕۆحە پیسەکان دەکەون. ئەم جۆرە فێرکردنە لە ڕێگای درۆزنەوە دوور دەکەوێتەوە کە ویژدانیان داخراوە، وەکو ئەوەی کە هاوسەرگیری قەدەغە دەکەن. ئایا ئەمە لە مەسیحێتدا ڕوویداوە؟ خدا ویستی نییە ڕێگری لە هاوسەرگیری بکات. لە هەر جێگایەک ئاین هاوسەرگیری قەدەغە کرد بێت ئەو ئاینە بۆتە نەریت و یەک دنیا ناشرینی و بەدئەخلاقی خوڵقاندووە. ئەراندنی منداڵ دەستێژەی سکسی پەیوەندی ناشەرعی خستنەی مناڵ لە دەرەوەی چوارچەوەی هاوسەرگیری مێژوو پڕە لەم شتانە. ئەم شتانە لە چیەوە سەرچاوە دەگرن؟ پۆلیس دەڵێت ئەمانە ڕاستەوخۆ لە ڕۆحە شەڕەنگێز و خراپەکارەکانەوەن کە فەرمایشە شێتانەکانەوە سەرچاوە دەگرن. لە فەرمێت فەرمانی نەخواردن دەدەن بەو خوارد خۆراکەکان. ئەم کارە ژواتە نەخواردنی و ئەو کەسەی کە ئەمە دەکات ئامانجی ئەوەی پیرۆستر و باڵاتر بێت. بەردەوام دەبێت و دەڵێ فەرمانی نەخواردن دەدەن بۆ ئەو خۆراکانی کە خوددا بەدیهێناوە و ئەوە بە سوپاسی باوەڕداران و ڕاستیناسان وەربگیردێت. هەموو بەدیهێنراوێکی خوددا باشە. بەو بۆنەوەیە ئەم پرسی هاوسەرگیری و پەیوەندی دەرەوەی غەیرە شەرعیش دەگرێتەوە کە لە چوارچەوەی هاوسەرگیریدا نەبێت. بەردەوام دەبێت و لە گوتەکانی و دەفەرمێت ئەگەر شتێک بە سوپاسە وەرگیرە ڕەت ناکرێتەوە، چونکە بە وشەی خوددا و نوێژەوە پیرۆز کراوە. ئەم ڕستەیە زۆر بەهێز و کاریگەرە. ئەیسا بەر بە هەمان دوو ڕۆی کەوتۆتەوە کاتێک لەگەڵ پێشەوە ئاینەکان قسەی دەکرد لە سەدەی یەکەمی زاینیدا. زۆربەی کات کێشە دروست دەبێت ئەگەر بێت و نەریتەکان ببن بە کلیشەی چەقبەستوو، چونکە پێناسەی دروستی نەریت ئەوەیە کە کلیشە نییە، بەڵکو تەنیا ڕێگە و شێوازێکە بۆ جێبەجێکردنی ڕاستی. بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە بەردەوام جەخت لەسەر بەردەوامی پێدانی نەریتەکان دەکەینەوە لەگەڵ ئەوەی کە چیری کاریگەریان نەماوە ئامانجەکانی کتێبی پیرۆز ناپێکن. بەم شێوەیەش ئەو بنەمایە پێشەل دەکرێت لەبری ئەوەی جەخت لەسەر ڕاستی بکرێتەوە دەست دەکەین بە دووبارەکردنەوەی نەریتەکان سەر ڕایەوەی کە کاریگەریان نەماوە. بەڵام بەردەوام ئەم شتە لە کەنیسەکان بەدی دەکەین. جابۆیە با جارێکی دیکە ئەو بنەمایە بڵێنەوە چونکە زۆر گرنگە. لە کاتی دروستکردنی هەندێک نەریدا سەرەتا دەبێت دڵنیا ببین لەوەی کە ئایا ئەو نەریتانە کۆکن لەگەڵ ڕاستی خوددا لە کتێبی پیرۆزدا